زۆر خەتەرە ئازیزان خۆشەویستان ئەم نوێژەی کە من و تۆ دەیکەین جمعە و جەماعەت ئەمە شتێک نییە من بێمدا لێرا ڕاوەستم و بۆ تۆ قسە بکەم و تۆش دانیشتین ئەمە فەرمانی خوایە ئەمە فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەگەر فەرمانی خوا و پێغەمبەر نەبێ زۆرینەتان لەوەیە لە من شایستەتر من لێرا ڕاوەستم قسە بکەم و گوێتان لێ بدەم کەسی واتان هەیە لە باوک و باپیری منەشێ بەڵام ئێستا دانیشتۆی گوێ لە من دەگرێت لەبەر من نییە لەبەر شوێنە مبارەکەکەیە لەبەر فەرمانی خوایە لەبەر فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئێمە ئەگەر بزانین جمعە و جەماعەت و مزگەوت یعنی چی وامان لێ نەیە سابی سڕۆبینە عیبادەت ئەوانەی کە دژمنی خوان دژمنی مزگەوتن دەست بێنە دڵا بڵێن ئۆ خەی مزگەوتەکان چۆڵە ئۆ خەی مزگەوتەکانمان چۆڵ کرد ئەبێ وریابین ئەمجا فەرمێ سێ کەسەن لەعنەتی لێکراوە من باسی یەکییان ئەو کەسەیە ئەلیسێ کە کاتێ بانگێژرا فەرمێ حي على الصلاة حي على الفلاح پێغەمبەری خوا فەرمێ عليه الصلاة والسلام ثم لم يجب ئەگەر جوابی نەداوە ئەوە لەعنەتی لێ ئەکرێت تا بانگ بکەیت مەلایکە لەعنەتی لێ ئەگەر عودری نەبێ معذور بێت يعني بدون سبب أما بيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمن يا وشاكان أفرمن يشي جمعوا جماعات فرز فرميان عطاء فرمي إمام أحمد ثورية فرمي إمام شافعية فرمي لا أرخص لمن قدر على الصلاة الجماعة من نادوا عن رخصة بيش كسي بدري أقرتوا عن بدرهم إمام أحمد ودي رخصة نية بوكسي ودي أنشور ودي لبر أوي كابرای نابینا واتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ڕخسەتی نابینا چی جا من و تۆ خۆ نابینانی بتوانی بێ بۆ مزگەوت نوێژ بکەی بە پێوە نەخۆش نەبی سیحەتت چاک بێ ئەمە لەسەر تو دوای ئەمە عوزر نییە تەواو بەڵام ئەگەر نەخۆش بووی ئەو عوزر و مەعذوری مەیە توانی بۆ خۆت نەیە ئەو کاتە مەعذوری بەڵام نەخۆشیە خەتەر بێ نەکتێکی هەڵامەت بێ نەیە دوو پشمەکەم نەیە خواخوامە بەخوا کەمێن قوڕیم جانەکە لە خوامە کە نەخۆشیە بدۆزمەوە بۆ خۆم ئەمە نەعازیزە نەخۆشویستە